باوکی صالح لە سلێمانی ئەڵێ دوکانێکمان هەیە مامەڵەی قورسە دیارە ئەوێ بیفرۆشێ وای لێ حاڵێ بم مامەڵەی قورسە هەر کارێکت لەسەر قورس بوو باشترین عیلاج بۆی دوعایە بەڵام ئاگایشمان لە واقع بێ بە ڕێزەکانم ئینسانی موسڵمان پێویستە ئاگای لە واقع بێ لەو ڕۆژگارەیە مامەڵەی خان و زەوی و دوکانوانە لە وڵاتی ئێمە نەک هەر ئەوە هەر بەعام بازار وەکو ئەوترێ کزە بازار نییە وەکو پێویست نییە ئەو بەهۆی وەزع واقعەکەوەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئینسان دوعا بکە و هەر کاتێکیش دوعامان کرد ئەگەر ئیشەکەمان بۆ نەبوو بێتاقەت نەبین سار نەبینەوە لە دوعا و دڵنیابین لەوەی ئەوەی خوای پەروەردگار بۆی داناوین چاکترە بۆیە خوای گەورە لە قورئانە فەرمێ وعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا جارێ شتێکە پێ ناخۆشە بەڵام زۆر خێری تێدایە لەبەرەوە ئەکرێ باوکی ساڵح تۆ پێت خۆش نەبێ بەڵام خێر لەوەیە درەنگتر بیفرۆشی ئەوەی کە چارەسەری شەرعیە دوعاکردنە و ئاشکرێ جار جار ئەگەر خێرێکی کەمیش بێ بەونیەتەوە کە خوای گەورە ئیشەکەت بۆ ئاسانکە بەتایبەت ئەو دوعایە بخوێن اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا یا ئەتوانی لە کاتی سوژدەیە لە نوێژی تەراویح و سونە تا دوعا بکەی خوای گەورە بۆت ئاسانکە